ئەمڕۆ وەکارێک سەردانی شاخی گۆیژەمان کرد لە کاتی گەڕانەوەمان با لۆفەکانی شاخی گۆیژەیە ئەوەی کە تێبینیمان کرد زۆرێک لەو هێمایانی هاتوچۆ کە دانراون لێرە هەمووی بە پەمپ شتی لەسەر نووسراوە. لێرە ڕسمی دەموچە و کارکتەری تایە و ناوی لەسەر و ڕەش کراوەتەوە و نووسراوەتەوە ئەمانە. جامە بەتەنی ئەم هێمایانە نییە. ئەم گازێڵانەش بە هەمان شێوە لەسەریان نووسراوە، شاخەکەش بە هەمان شێوە لەسەری نووسراوە. جامە نازانم دەفتەری خۆشەویستیە چییە، ئەمە چی نووسراوە لێرەیە؟ ئاوەیە هاوەیە شتێکی وایە، ئەمە چاوڕەشەکەم لێرەیە و 22 چوای 2025 و ئەبوو ئەمیر و لەو لاوە چی دیکە نووسراوە. باشە وڵاتی بەڕێت تۆ ئیشە بە پەمپ چی هێناوتە لێرە تاکۆم قەتعی پێ بنووسی؟ ئەمە دانراوە تاوکو ڕێنمایی تۆ بکات لە کاتی سەرکەوتن و هاتنە خوارەوە لەسەر ئەم چیایە نەگەوت کە جەنابێ لە خۆشەویستەکە و جیابیتەوە یاخو خۆشەویستی بۆ دەرەبڕیت لە عیلاقەیەکەی لێرە ناوەکەی بنووسیت و بەو شێوەی لێ بکەیت. ئەمە لەم بەریشەوە بە هەمان شێوە ئەمە شاخەکەیە کە بۆ شێوازە نووسراوە. جامە بە کوردی و بە عەرەبی شتیایەتی، ئەوە نییە بڵین بەتەنیا ئەو کەسانن کە خەڵکی شاری سلێمانی یاخود کوردن، عەرەبیشی تایە و کوردیشی تایە. من لەسەر چەند تابلۆیە کە لەسەرەوە بوو کە هاتی نەخوارەوە لەسەری نووسراوە 35 خولەک لە تەنی شیژەوە دەموچاوێکی مۆنی تایە. باشە تۆ گەر یادەوەریەکە هەیە لەسەر تابلۆکانی هاتشۆی نووسیت پەمپێکی تیا بەتاڵەکەیتەوە. ئەمە دیمەنێکی ناشری نەبەخشێ بە ئەو کەسانی کە سەردانی ئێراکەن و هێمایە نابین، هاوکات زیانگەیاندنیشە بە مۆڵکی گشتی. بۆیە بەردەوام داوا لە هاوڵاتیان دەکرێت ڕێزی ئەو ژینگەی ئێرە بگرن، تابلۆیەک یاخود هێمایەک دانراوە بۆ خزمەتی تۆی، نەک بۆی کە تۆ بیکەی بە دەفتەری دڵاری و ناوی لەسەر بنووسیت و هێمای لەسەر بنووسیت و خۆشەویستی لەسەر دەربڕیت.